سڵاو هاوڕێیان بەخێر بم بۆ ڤیددیویەکی تازە لە ڤیددیو باسی فیلمی لا لە لان دەکەم و فیلمەی کە زۆرترین زەدەلی لەسرە لایەکمان لا هیندێکمان زۆر شازە لا هیندێکمان تقریبان هیچ شتێکیوان نییە. فیلمی لا لە لان ساڵی 2016 ئینتازی تەوان فیلمی لا لە لان کە دەرچ ئەو ساڵی تقریبان تەقیەوە 6 ئۆسکاری برد خەڵکێکی زۆر هجومی کرد لەسەری و خەڵکێکی زۆریش مەدحی کرد. زۆر نازانم لە کامە کەسەی بەس ئەمن لەو کەسانەوە کە قسەم پێ نەگۆ و ئەسڵەن زۆر مازیبی فیلمەکە بووم فیلمە بوو لە فیلمە هەرە باشەکان مەسەجی و نامەی زۆر بەقۆی تێدا ئەگەر لی تێگەیشتی بی و ئەگەر بە حەز لە فیلمی مۆسیقی بی فیلمێکی زۆر باشە ئیخرازی دێمن شێزەڵە هەر حەزی لە فیلمی مۆسیقیەک لە فیلمەکانیشی وی پلاشە ئیشاڵە ڤیددیویەک لە سەروی دروست دەکەم ڤیددیوکی فیلمی زۆر خۆشە باسی ژیانی یەکەکی درامەر دەکە ئەوی بەس دمبووکی لێتدا بەس ئەوڕۆ لە ڤیددیو باسی فیلمی لا لە لان دەکەم ئەگەر فیلمەکە نەریتە با ئەوی سپۆیلی نەکەم چکە سپۆیل دەکەم سپۆیل دەبیلێت بۆیە لەو دقی ڤیددیوەکەدا بخە باشترە تانش فیلمەکەی بکە و زەتانشی ئەو ڤیددیو بکەم. طبعا ئینتاجی فیلمی لا لە لان وەک گوتم 2016 ئیخرازەکەشی دێمن شیزێڵ ممەسلەکانی ڕیان گلۆسینگ و لەگەڵ ئێماستۆنە. طبعا ئەو فیلمە باسی ژیانی ئەو کچ و کوڕی دەکە ئەو کوڕە دێ ببتە جاز پیانۆ پلێر ئازفی جازی پیانۆ لە عین وەختیش کچەکەس دێ ببتە ممەسلێکی مەشهور لە هۆلیوود. طبعا هەردووچیان خەونیان هەیە ئەو فیلمە هەمووی لەسەر خەونی ئەو دوو کەسەیە یعنی ئەو دووەکو خەون دەبینن ببنە نەفەرێکی نازیح لە ژیان لەو شتانەی کە حەزیان لێیە و مەشهوریش بن لە عینەوەخن ئەو وابزەم خەونی زۆربەی لایەکی خەڵکە بەس نەک لە کوردستان لە هەموو دنیا بیێ ببتە نەفەرەکی نازیح لەو شتێک کە حەزی لێ و زای دەنیش مەشهور بی ئەو فیلمە باسی ژیانی ئەو دوو کەسەی دەکات بە طریقەکی ئیستعڕازی ڕەقس و مۆسیقا و گۆرانی و بە سینەماتۆگرافیەک و بە مۆنتاجێک و بە باگراوندێکی تۆزێک جودا و خەیاڵی و شێتانە و غەریب. طبعا فیلمەکە تقریبان زۆربەی وەختەکانی مۆسیقا و گۆرانیە و گۆرانیەکانیشی دەرەجەیەک زۆر خۆشە مۆسیقاکان دەرەجەی خۆشە ئەسڵەن ئۆسکاری هەیە لەسەر گۆرانی و مۆسیقایەکان یعنی یەک دەقەلێ بێزار نابێ ئەگەر حەزت لە فیلمی مۆسیقی ئەو نوعانەبی و بە نسبەت ئەو دوو کچ و کوڕە ئەو دوو خەونەیان هەیە وەڵحاصل پێکەوە دەبن زۆر فترێک دوای لێک جودا دەبنەوە کە جودا دەبنەوە ژیان ویان لێ دەکات مەشغولیاتی ژیان بن و هەریەکە لە مەجای خۆی هەوڵ دەدا ببتە نەفەرەکی ناجح و بالفعل هەردووچیان دەبنە نەفەرەکی ناجح و ئەو ڕیان گلۆسینگ لەوێندەر سبەشتیان باڕێکی دەکات و لەوێندەر ئازفی جازی پیانۆیە و کچەکەس دەبتە مەسلێکی مەشهور و مێردی دەکات بە سوتفە مێردەکەی داوەتی دەکات وابزانم تووڕەن لەوێ ئەگەر غەڵت نەبم لە بیرم مابی چکە فیلمەکەم مێژە نەدیتێم داوەتی دەکات بۆ ئەو باڕی دەبینی سبێستیان کە وەخت خۆی علاقەیە بۆ لەگەڵی و پێکەوە خەونیان هەبوو پێکەوە هەردوو کیان خەونیان نەجاحەت بینی لە هۆلیوود دەبینی و عازف پیانۆیەکێ ئیجاز پیانۆ عازف دەکەم. طبعا هەر بە مجەڕەد عازفکردنی یەکەمین ئۆکتاف کە دەست پێ دەکە یەکسەر فیلمەکە مۆنتاجی دەگۆڕێ. طبعا لێرە زۆربەی خەڵک لەو ئەخیری لەوانە تێنەگەیشتبی بۆی فیلمەکەی پێسەقەتبی بەس طبعا هەمومان ئەو خەونەمان هەیە دەڵێ ینی فکر دەکەینەوە دەڵێ ئەگەر ئەمن ئەو ئیشەم نەکردبا یان ئەمن ئەو شەخصم هەڵ نەناسیبا یان ئەمن ئەو کەسم ئەو قەرارم نەدابە لە حیاتی یان ئەو شتم ئیختیار نەکردبا ژیانم بە چ مەرحەلەی دەچوە لایەکی طبعا ئەو فیلمە بالضبط ئەوەیە ینی کە ئازفەکە سوێستیان عزف دەکە مۆنتازەکە دەگۆڕێ خەیاڵی کچەکە هەردووچیان دەگەنە ئەو خەیاڵی ئەگەر ئەو دووە پێکەوەبان هەتا ئێستا ژیانیان چی بەسەردات بۆ شتێک هەردووچیان بووینە دوو نەفەری ناجح و مەشهور لەناو کۆمەلگاکە ئەوجا بە طریقەکی زۆر خەیاڵی و ڤیجوال ئیفێک دەتباتە ئەو دنیای کە ئەگەر پێکەوەبان و زایدەن بە مۆسیقا و ئیستعراز من پێت دەڵێم ئەگەر حەز لە نوع فیلمانەبی بەجددی تامەکی زۆر خۆشی لێ دەکەی و فیلمەکی ئەتا بڵێ زۆر بەمانەیە و معنایەکانیشی بە طریقی گۆرانی و ئیستعراز و تۆزێک شاراوە و معقەدانە باز دەکات بۆیە ئەو فیلمە نییە بڵێ وەڵام من لەگەڵی دادەنیشم و خەریکی فەیسبوک کوشتی باش دەبم
و لێ شتێ دەکەم خۆ تێگەیشتنەکەی ئاسانە بەس فیلمەکە مەزودەکانی قورسە ینی ئەو مەزدانی قورسە و هەر کەسە و لێکدانەوەچی هەیە بۆیە ئەگەر تەماشای فیلمێرەکەی مۆبایلر بگژێنەوە دوورکەوە لە هەموو مەزغولیاتێک تەماشەکە با گەرنتی پێت دەڵێم زۆر حەزە لێ دەبی و زۆر حەز لە گۆرانی ئستاڕازەکانیش دەبی و تەمسیلی هەمووشیان جوانە فیلمەکە ینی هەر بەخۆی لەو حەچی فەنیە ینی ئەو مەشرانەی لە فیلمەکەی دەبین وەک لەو حەچی فەنیە هەموو خەیاڵیە بۆیە تا زووە تەماشەکەن و پەشیمان نابنەوە لێرە زۆر سپاس دێمە کۆتای ئەو ڤیددیۆی ئەگەر حەستان کرد لەو نوع ڤیددیویانە بەردەوام باسی ئەو فیلمانە بکەم کە زۆترین زەدەل و یان خەڵک باسی دەکا بە کورتی بە 3 دقە باسی کەم سبسکرایبی چەناڵەکەمان بکەن و ڤیددیوەکان لایکەن و شێری بکەن بۆی زۆرترین کەس ببینی و زەنگوڵەکەش ئۆن کەم بۆی دقە بە دقە ئاگدار بن کە ڤیددیۆکی تازەمدانە زۆر سپاس بە ئیوای ڤیددیۆکی تازە